ئێمە وەکو جوتیارانی ئەفرێنەری کوردستان داوا هەسەن گوێم لە دەنگی بووی جەنابی سەرۆکی کۆمار داوا لە جەنابی سەرۆکی کۆمار و فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراقەکەم ئەم کێشەی ئێمە ڕووی لە بەغا کردووە لەبەر ئەوە ئەم بەرهەمانەی ئێمە کە ئەمڕۆ لە کوردستانە ئەیهێنە بەرهەم یێتە بەرهەم لە داوای کوردستان زیاترە لە تەڵەبی کوردستان زیاترە ئەوە تا ئەگەرەمە لە تەڵەبی کوردستان زیاتر نەبووایە ئەم دوو پەڵەشوتێک کە ئێمەی لە ناوین ئێستا فرۆشرا بوو مانای وایە لە داوای کوردستان زیاترە بەکاربەرەکانی ئێمە توانای ئەویان نێوا ڕۆژی شووتیەکەکرد ڕۆژی 2 کیلۆ تەماتەیەکرد ڕۆژی کیلۆی خیارەکرێت لەوە زیاتر نییە ئێمە ئەبێ حکومت داوا لە سەر کۆمارەکەین دووبارە لە فراکسیۆنی پەرلەمانی عێراقەکەین هەوڵێکی جدیمان بۆ بدا بۆ ئەم مەسەلەوە لە هەمان کاتیشا داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان کە خۆم چەند جارێک لەگەڵ جەنابی جێگرا قسەم کردووە بەڵێنی پێداین لە ناو شارەکانی کوردستانە بە تایبەتی سلێمانی و کەلار و هەڵەبجە و ڕاپەڕین و ئەو شوێنانە ساحەیەکمان بۆ بکاتەوە ساحەیەکمان بۆ بکاتەوە بۆ ئێمە نەچینە ئەلۆ زۆربەی زۆرمان بەرهەمەکانمان بنین ڕاستەخۆ خۆمان بیفرۆشین بە هاوڵاتیان بۆ چونکم لە دەستی یەکەمەوە بیکردن باشترە ئێمە نیەتەکەمان ئەوەیە نە ئێمە زەرەرکەین نە هاوڵاتی ئەو شووتیە ئەم ساڵ شووتی لەم کێڵگانە 1 کیلۆ بە 30,000 فرۆشتاوە ئەمێ ڕوونکردنەوە بدەن جەنابی سەرۆکی کۆمار ئەڵێ گوێم لە دەنگی بوو ئەڵێ هەرزان لەبەر ئەوە سیعر گران نەبێ سیعری 1 کیلۆ ڕۆن 2 ساڵ لەمە پێش بە 1000 دینار بۆ 1500 دینار بوو سیعری 1 لیتر زەیت ساڵانی ڕابردوو بە 1000 دینار بوو ئێستا بە 3500 ئەی بووە هەوڵ نادنەوە هەرزانکەن بۆ هەرێنە سەر گوێ جوتیارە کوتن ئێمە زۆر ناڕازین ئێمە زۆر ناڕازین لە کاربەدەستانی کوردستان کە لە بەغان بەڕاستی وەکو جوتیارانی کوردستان ئێمە ناڕازین داوایان لێکم داواکەمان قبولکەن ئێمە تووڕین خۆمانمان ڕاگرتووە هەر کەسێک لەو بەرپرسانە بێت بەقەو جوتیارێکی کوردستان زەرەرکە باوەڕکە لە ئێمە خراپترەکە لە ڕۆژی هەژدەی مانگیشەوە بۆ یەکەم جار هەژدەی 6 لە هەژدەی 6ەوە من ئەم خەمەم گەیاندۆتە وەزیری بازرگانی عێراق و ئەم کێشەیە لە کوردستان حەل نابێ ئەم کێشەیە لە عێراق و لە بەغدا حەلەبێ لە هەژدەی 6 وەڵامی داومەتەوە وەزیری بازرگانی عێراق کە ئەمە کێشەکە لای ئەوان نییە و ئەوان تەواو پشتیوانن بۆ ئەوەی کە سنوورەکانی دەوڵەتانی دراوسێ داخرێن بۆ ئەوەی کە بەروبوومی ناوخۆ صرف بکرێەوە ئێمە قانونێکمانێ بەنای قانونی منتەجی مەحەلی پێویستە و قانونە حکوومەتی عێراق ڕێزی لێ بگرێ بە بڕیاری هەشتای ساڵی 2022 کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە سنوورەکان کراونەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گرانی خۆراک بەڵام بۆیە وەزیری کشتتوکاڵ وتی کە من دەسڵاتی من نییە ئەوسە و سنوورانە داخەم دەسڵاتی ئەنجومەنی وەزیرانە چونکە ئەو بڕیاری ژمارە هەشتای ساڵی 2022 لە ئەنجومەنی وەزیران دەرچووە لە ڕۆژی 29 مانگیشەوە چەند ڕۆژێک دوای ئەوە من ئەم بابەتەم گەیاندۆتە سەر کۆمار بە نامەیەکی ڕسمی و بە تەلەفۆنی ڕاستەوخۆ و دوای ئەوەش بە چەند ڕۆژێک چوومە بەغدا ڕاستەوخۆ چوومە خزمەتی و من ئەم بابەتەی کێشەی جوتیارانم گەیاندۆتە بەڕێز سەر کۆمار وەکو بەشێک لە دەسڵاتی تەنفیزی عێراق وەکو کەسێک کە توانێت ڕاستەوخۆم کێشەیە لەگەڵ کازمی تاوتوێ بکە و پێرە شەویش بە تەلەفۆن قسەم لەگەڵی کردووە ئێساش کە گەشتینە ئێرە قسەم لەگەڵی کردو هەر بۆ متابعی ئەمە چوارەم و پێنجەمین جارە من لەگەڵ بەڕێز سەر کۆمار متابعەم بابەتەکەم وعدیشی داوە کە بیگەێنێتە ئەنجامێک بەم ڕۆژانە ئەمەی ڕۆدا لە کوردستان ئێستا کارەساتێکە بە معنای کەلیمە یعنی من بۆ خۆم بۆ بەڕێز سەر کۆمار و بەرپرسانشم باس کردووە 35 کیلۆ خیارم کڕیەوە بە 2000 دینار لەسەر جاداویش هەر لەبەرەوە کڕیم کە پێم ناخۆش بوو لەوێ خۆر لێی با بڕزێ یعنی بەڕاستی ئەبێ 2000 دینار بۆ 35 کیلۆ خیار پارەی تۆ بێ پارەی کێڵان بێ پارەی نەقڵ بێ ئەمە پارەی ئەو کرێکارە بێ کۆیە کاتەوە پارەی ئەو سیارە بێ بیبا بۆ ئەبێ پارەی چی بێ ئەمەی کە لێرە ئەمڕۆژ هیوادارم هەموو کەناڵەکان وێنەی بگرن ئەمە ئابڕوچوونێکی گەورەیە بۆ دەسڵاتی تەنفیزی عێراق و کوردستانیش لە هەموو وڵاتان سەروەتی هەرە گەورەی نەگۆڕ و هەمیشەیی بریتە لە کشتتوکاڵ ئێمە هەردوو حکوومەتەکەمان بوونەتە نەوتفرۆش و نەوتخۆر ناتوان هیچ کردێکی گشتی ئەم وڵاتە گەشە پێ بدەن ئەوەی کە بینن ئێستا بەڵگەیەکە لەسەرەوە کە بە تەنها یا ئەوەی کە سنوورەکان داخن ئەمانە هەموو کیلۆیەکی 300 ڕەنگە دینار بچێتە سەری یا هەر ئەوەی کە گومرگێکی لەسەردانن لانی کەم
بۆچی جوتیاری خۆمان بەم شێوەیە بەدبەخت ببێ بەڵام جوتیارەکانی وڵاتانی دراوسە ئیسفادە بکەن ئەو ئەمە چی بڕیارێکی پێویستە ئەمە چی عەبقەریەتێکی حکوومەتی پێویستە کە سنوورەکان دابخرێن یاخود گومرگێک لەسەر ئەو هاوردەیی دەرەوە دابنرێ بۆی کام کێشەی ڕوونەدا ئەمە بەداخەوە تەنها کێشە نییە کە حکوومەتی هەرێمیش زۆر کەم تەرخەم و بێخەمە لەم بابەتانە و هەمیشە بەڕاستی پێتان بڵێم هەمیشە ئەوەی کە خەمی جوتیار بۆ لە کوردستان فراکسیۆنەکان لە بەغاشەڕیان لەسەر کردو حکوومەتی هەرێم وەکو تەماشاکەر بۆ لە زۆربەی زۆری حاڵەتەکانە ئەگینانە ئەبوو ئەمە ئێستا ئەمە ئیشی دەسڵاتی تەنفیزی کوردستانە خەمی ئەوە بخوا بۆ ئەو شووتێ لیواکەوتووە و ئەبواە بۆ ئەمە من کە 15 جار تەدەخلم کردو لە مەوزوع ئەوانە بۆیە 50 جار بیان کردای وەفدێکیان مناردایە بۆ بەغدا فەورەن ئەم کارەساتیان ڕاگرتایە بۆ ئەمە ناکەن پێش دۆلمە 69 نەوارە بۆکو نەواری شووتی ئیتر شووتێکە پارە ناکە لە ئەلۆ ئێران کراتەوە ئەم لێرە پارە ناکە دوو لۆریم فرۆژ لە هەواڵیوە باش و دوو ڕۆژ دوای دوو ڕۆژەکە ئەلوە کراوەتر ئەم لێرێک سەروێسە بەخوای گەورە 150 گەم زەرە ناکەم بە 150 ناکە دوو لۆریم ناردە بۆ کەلار لە باخەڵ خۆم 200,000دا بە هەرکو سایق لۆرێگە و کرێکارەکانە ئیمشەو ڕنیمەها جێمێڵایەوە شووتێکەکەی دیارە لوێ لە بێپارەیە وتم کاکەوازی دەبێن باری مەکەن ئەوەم هەر نەڕنیە ها ئەم قفڵە و قفڵم نەڕنیە هەروازم لێ ئاورد ئەوە ڕستەکەی حەسەیژ ناکەن نایکە یەک شووتی یەک لۆری شووتی ئەبەی 12 تەنیتیایە ئەڵێ بە 250,000 هەر کرێی سیارەکە خۆی 300,000 بەس کرێی سیارەکە لەم شووتیان ساڵ چەندێک زەرر کردو وەڵایم تقریبەن 20 ملیۆن زەرم کردن